کەسانێک هەیە یان سەرمایه‌دارن یان کەسانێکن کە بەهۆی کاسبی خۆیانەوە ڕەنگە بڕە دۆلارێکیان لە ماڵەوەدا نابێت و پارەکان کردەوە بە دۆلار ئێستا چۆنتە بازار ڕانە ئەم بڕە دۆلاریان کردو بەم تمەنە لە پێناوی ئەوەدا کە خازانجێکی لێ دەستکەن چونکە کاسبی بازاڕیش تقریبان وەستاوە بەهۆی ئەم بارودۆخەوە. ئێستا هەموو ئەوانێک ئەوانان کڕیوە بە دڵنیایە لە زەرەردان چونکە ئێستا بیکڕە ناتوانین بوو پارەوی فرۆشتە کە کڕیوتە ینی بە دڵنیایی ئەوە دەبێ بڕێ زیان بکەی بۆ ئەوەی ئەو بفرشتە بۆی پارەکەی خۆت زیان دەکەیت تا ئەگەر بەشێکی وەرگریتەوە بۆیە ئەم حاڵەتە وای کردووە ئێمە کە درای و قرس لە ناو بازاڕەکانمانە نەما ئێمە ناچارین لە پێناو کڕژنگو ئێمە شتەکانمان کە لە دەرەوە دێ بە درای قرس دەیدێن بە پارەی عراقی نایدێن دەبێت لە جای مەسەرەن بە شتێک من بای دووسێ دەفتەر شدێنین لە دەرەوە ئەگەر ئێستا ئەو دووسێ دەفتەرە مەسەرەن بای 40-50 میلیۆن دینار بووە ئێستا دە 55 میلیۆن دینار بۆ ئەوەی ئەو کاڵایی کە لە دەرەوەیەت تۆ بچی بای 55 میلیۆن دلار بکڕی بینێری بۆ ئەوی کاڵاکەت بۆ بێتەوە کەواتە تۆ لێرا 5 میلیۆن زیاد خستە سەر پارەکە ئەم 5 میلیۆنیان چێتە سەر چیە سەر ئەو کەلوپەلەی کە هاتووە ئەمە چێتە سەر چی و کەلوپەلە و کەلوپەلە بێ هاوڵاتی باجەکەی بدات دیسانجارێک کە ئەگەر شتێک بە 3000 بۆ ئێستا بێ بە 4000 5000 کەواتە لێرە بازاڕەکەی ئێمە بێبەش ئەبێ لە درای قرس کە پێویستمان پێێتی لە ئێستادا دراوەکە لە هەرێمی کوردستان هەبێ دویش نرخی کەلوپەل و کاڵاکانمان وردەوە دەیتر بەرزبوونەوە دەڕوە هیوادارم خەڵکی کوردستان ئەو ڕاستیە تێبگەن کە ئەگەر 100 دلاری هەیە ئەگەر 500 دلاری ئەگەر دەفتەر دۆلاری هەیە نەچێت لەم کاتە مامەڵە بەم دراوە بکات چونکە ئەم دراوە چارەنووسی نییە.